سڵاوتان لێ ببەرەزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئایا ئێستا ئێوە پێتان باشە کورد بە یەک هێزی هاوبەشی هەر چوار پارچەکەی کوردستان بەشدار بێت لە شەڕ لە دژی ڕێکخراوی داعش و گروپە نوڕەوەکانی تر؟ ئەم پرسە بمانەوێت نەمانەوێت لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان لە پاش کشانەوەی هێزەکانی پێشمەرگا لە شنگال و چەند ناوچەیەکی سەر بە پارێزگای نێنەوە یاخود چەند ناوچەیەکی دابڕێنراوی هەرێمی کوردستان هاتنی هێزەکانی یەبەگا بۆ هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە واقعێکی تری دروست کرد لەوەی کە ئێستا هێزێکی دەرەوەی هەرێمی کوردستان کە هێزێکی کوردیە هێزی یەبەگەیە بەشدارە لە شەڕەکان لە دژی داعشدا و ڕۆژانە هەواڵ و ئامار هەیە لەبارەی ئەو شەڕانەی کە یەبەگە تێیدا بەشدارە. ئەمڕۆ عەبدوڵڵا ئۆجەلان داوای کردبوو کە کورد ئێستا بە یەک هێزی هاوبەش بەشدار بێت لە جەنگ لە دژی داعشدا. تا چەند ئەم داواکاری ئۆجەلان دێدەدی لە کاتێکدا کە ئێمە ئەمڕۆ دەمانەوێت لە زاری ئێوەوە ئەوە ببیستین کە تا چەند پێتان وایە کورد دەبێت بە یەک هێزی هاوبەش بەشدار بێت لەم جەنگەدا لەگەڵ ئەمەشدا ئەبێت ڕەچاوی ئەو بکرێەوە باس لەو بکرێت تا چەند ئەمە قبول کراو دەبێت لەلایەن عراقیەکانەوە لەلایەن حکوومەتی عراقەوە حکوومەتە جیاجیەکانی وڵاتانی دراوسێ و لایەنە نێودوڵەتەکانەوە تا چەند قبول کراو دەبێت کە هەر چوار پارچەی کوردستان هێزی هەر چوار پارچەی کوردستان بەشدار بن بێک هێزی هاوبەش کە لە ئێستادا پەکەکەش ئامادەیی دەربڕیوەوە ژمارەی گەریلای نردووە بۆ بەشداریکردن لەم شەڕە. حەزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەردوو باڵەکەی حەزبی دیموکراتی کوردستان کۆمەڵەی دیارە هەردوو کۆمەڵەکەش ئەوان ئامادەی خۆیان پیشاندا بۆی کە بەشدار بن لەم جەنگەدا تا چەند ئەمە قبول کراو دەبێت لە داهاتوودا ئێمە پێشەوەی بۆچوونەکانی ئێوە وەربگرین پێشەوەی گوێمان لە قسەکانی ئێوە بێت ڕەحمان ئەمیری وەکو ڕۆژنامەنووس لەگەڵماندایە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە ئەم کاتت باش کاک ڕەحمان تا چەند ئەگەرێکی چاوەڕوان کراوە کە کورد بە یەک هێزی هاوبەش بەشدار بێت هەر چەندە لە ئێستادا دیارە یەبەگە و پەکەکە بە شێوەیەک لە شێوەکان بەشدارن. کاک ڕەحمان گوێت لێمانە؟ بەڵە دیارە جارێک گوێ لە دەنگمانیە بەڕێزە دیارە ئێمە بۆچوونەکانی ئێوە وەردەگرین بۆ قسەکردن لەسەر ئەوەی کە کورد ئایا بە یەک هێزی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان بەشدار بێت لەم جەنگەی لە دژی داعش و گروپە نوڕەوەکانی تر یان نا و لەگەڵ ئەوەشدا دەتوانین قسە بکەین لەسەر ئەوەی کە دەتوانێت ئەمە بکات ئەگەر دەتوانێت دەبێت چی بکە بۆ ئەوەی قبول کراو بێت لەلایەن حکوومەتی عراقەوە هەرچەندە تا ئێستا حکوومەتی عراق بە فەرمی و نافەرمی قسەی لەسەرەوە نەکردووە کە بۆ یەبەگە بەشدارە لە ئێستادا لەگەڵ هێزەکانی پێشمەرگەدا. بەڵێ پێشەوەی پەیوەندەکەی ئەو ڕۆژنامەنووسە وەربگرین هیوا لەگەڵماندایە لە شارە زوورەوە ئەم کاتت باش کاک هیوا. کاکشوانگیانم کاتێ باش دەستخۆشی بەرنامەکە لێکم. سپاس دەکەین فەرموو کاک هیوا. بەڵێ وەڵی باشترین حەل بە هەر چوار پارچەی کوردستانەوە یەکگرتوو بین یەکەڵوێز بین لەبەرەوەی ئێمە کەس دۆستمانیە خۆمان دۆستی خۆمان نەبین بەڕاستی دەستخۆشی لە هەموو برا پێشمەرگەکان و لە گەریلاکان و لە پەکەکان و دەستی هەمویان ماش دەکەین بەڕاستی وەڕاگرن نەتەوە پەرسن بەڕاستی یعنی یەکریزی ئێستا زۆر زەرورە. ئەگەر هاتوو بە هێزێکی هاوبەش کورد بەشداری کرد دەبێت چی بکە بۆ ئەوەی ئەمە قبول کراو بێ ئەگەر هاتوو ئەمە قبول نەکرا لەلایەن حکوومەتی عراقەوە بەدڵنیایەوە بێ بەرپەچی ئەوە بینەوە کاکشوان لەبەرەوەی ئێمە خۆمان نەتەوەیەکین هەمومان کوردین کەس دۆستمان نییە هەر کەسی ناڕزایی دەربڕی بەرامبەرەوە هەتا هەر یەکەڵوێز بین و هەر یەکگرتوو بین دەستخۆشیتان لێکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت جەوهەر لە کۆیەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس کوردە یەک بگرە هەر ئەو تەواوە دژمن هیچ نییە بەڵقی سەر ئاوا یەکگرتن باشە لە بۆ کوردان بێ دوور لە سێرا ئەو فکری ئینسان بێ کەس دەمێ ئەمن ئاغای وڵاتم سەرکەوتم باشە گوڵە خەڵاتم یەک بەڵایە کاتووە بۆ سەر وڵاتمان داعشی خوێن ڕێژە دوژمنی خاکمان گەل لە ناولەتێکە رەساتێکە بۆ خاک و میلەت سەرەتانێکە پێشمەرگە تۆ قەندیلمانی تۆ سەنگەر و شەرەفمانی تۆ وجدانی کوردستانی ئەگەر حکوومەتی عێراق پشتگیری میلەتی کوردەکە ئەوانە خائینن بەشێکن لە تیرۆریستانی داعش ئینشاءڵڵا میلەتی کوردیش وازە سرای فکری چینایەتی هەموو حزب سیاسەکان دەچنە ناو بەرەی جەنگ دەچنە ناو دەست
بۆ سەرکەوتنی کورد و کوردستان بۆ دەوڵەتێکی سەربەخۆ کە سەرە پێچی گەورەی کوردە خەونی هەموو کوردستانی گەورە چاپاتەی کوردستانە و ئینشاڵڵا بەهەشتی پان و بەرین بەردە بۆ خوێنی شەهیدانی کورد و کوردستانە زۆر سپاس مەمنون. سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان دیارە پسپۆڕێکی تورکە لە بواری لێکۆڵینەوەی استراتیژی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پسپۆڕ ئاماژەی بۆ داوە کە بە ئاژانسی ئەنادۆڵی وتووە پێدەچێت ڕووداوەکانی شەنگال ببنە هۆی ئەوەی کە کورد لە ناوچەکەدا هێزی سەربازی یەک بخات. عەلی لە کەرکووکەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش. حەکیم لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک حەکیم. ئەوەی کە چارەسەری دەردی میلەتی کوردەکەم کۆنگرەی نەتەوەیی کوردە و یەکگرتنەوەی هەر چوار پارچەی کوردستانە ئەوەی کە ئێمە بە ئاوات و ئامانجەکانمانێنێ باکوور و ڕۆژهەڵات و خۆرئاوا و باشوور بکا بە یەک پارچە لە ڕووی سیاسی و سەربازیەوە خۆمان بکەین بە قوربانی یەک نە ئەمریکا و نە ئەوروپا وەلەو ڕۆژەیشەوە کە ئیسلام هاتووە هیچی بۆ کورد پێ نەبووە ئەلەو ڕۆژەیشەوە کە ئیسلام هاتووە لە ئەنفال و کیمیاباران و قڕکردن و حەڵالکردنی ژنەکانمان زیاتر لەلایەن ئیسلامەوە هیچ شتێکی تری بە ئێمە نەخبەخشیوە. کاک حەکیم مەبەستت ئەوەیە بە ناوی ئیسلامەوە لەبەرەوەی ئەوەی هێزی ئیسلامی بێت ئەوەی گروپی ئیسلامی بێت دەڵێت ئەمان بە ناوی ئیسلامەوە ئەمە دەکەن نەک ئیسلام کەوا دەکات. تۆش مەبەستت ئەوەیە؟ بەڵێ کاک حەکیم با تۆزێ ئاراستی گفتوگۆکان نەگۆڕین بۆ چەند پرسێک کە ڕەنگە خزمەت بە گفتوگۆکە نەکات. بەرەزان ئێمە دواتر چەند بەڵگەنامەیەکی مێژوویی باز دەکەین و دەیانخێنە ڕووکە تایبەتن بە بەشداریکردنی کورد لە مێژوودا بە یەک هێزی هاوبەش یاخود ئەو جەنگانی کە پێشتر لە مێژوودا ڕوبەڕووی کورد بۆتەوە کە لە ئامادەکردنی هاوکارمان حسێن ئەحمەدی پورە. ئێمە ئێستا لەگەڵ ڕەحمان ئەمیری ڕۆژنامەنووس گفتوگۆ دەکەین بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە. سڵاو لێبێ کاک ڕەحمان، تا چەند ئەگەرێکی چاوەڕوان کراوە کە ئێستا لەم دۆخەی ئێستادا کورد بە هێزێکی هاوبەش بەشدار بێت لەم جەنگەدا هەرچەندە پەکەکە و یەبەگە ئێستا بەشدار بوون؟ بەڵێ بەسمانەوە بەفەرمی کاک شوان سڵاو لە بینەرانی بەڕێزی زۆر سپاس. هەروەکو جنابیشان ئاماژە دەدا لە مێژوودا گەلێک لەو هاوپەیوەندی و هاونەتەوەیە لە نێوان پارچەکانی کوردستاندا بەدی کراوە و نمونەی مێژوویشمان زۆر بووە. بۆ نمونە گەر ئێمە ئاورێکی کورد لە ڕابردوو بدەینەوە لەسەر دەمی میرنشینەکاندا گەلێک لە میرنشینەکان جۆرێک لە یەکبوون و یەکنەتەوەیان هەبووە. لە سەردەمی کۆماری کوردستاندا ئێمە نمونەیمان بووە لە سەردەمی شۆڕشی ئەیلول هەروەها لە جوڵانەوەی ڕۆژهەڵاتی کوردستان. بێگومان هاتنی هێزەکانی یەپەگە و هەروەها بەشداری هێزەکانی پارچەکانی دیکەی کوردستانیش خاڵێکی وەرچەرخان ئەبێت لە بزوتنەوەی هاوچەرخی کورد. مەبەست لە ئێستادا واتە لە داهاتوودا کاک ڕەحمان مەبەستمان ئەوەیە بە یاسایەک لە چوارچەوەیەکی یاساییەوە و بە فەرمی ئەمە بکرێت بە هێزێکی هاوبەش. ئەمە چاوەڕوان کراوە لە ئێستادا حەزبەکانی باشووری کوردستان ئەمە قبول دەکەن یان وەک هەندێک دەڵێن بە ناچاریەوە دەبێ قبولی بکەن؟ کامیان بەلاتەوە ڕاستە؟ بێگومان ئەوەی کە جنابتان دەیڵێن پەیوەندی هەیە بە بوونی گوتارێکی نەتەوەیی یا هەیە لە ئێستادا بوونی گوتارێکی نەتەوەی لە ئێستادا کە هەموو لایەنەکان بەتایبەتیار وەکو جنابیشتان دەزان و بینەرانی بەڕێزیش دەزانن ساڵی ڕابردوو هەنگاوێکی لەو چەشنە نرا کە کۆنگرەی نەتەوەی بگیرێ بۆ ئەو حاڵەتانەی کە ئەمڕۆکە دەبینی لە باشووری کوردستان لە ناوچەی شنگال و ناوچەکانی دیکەوە هەروەها لە ڕۆژئاوای کوردستان و بەتایبەتی لە کۆبانێ کە شارێکی زۆر لەلایەن چەکدارانی داعشەوە کراوەتە سەر کاک ڕەحمان کەواتە گرنگی هەیە لێرەدا کە ئەو هەنگاوە چڕتر بکرێت. کاک ڕەحمان سەرنەکەوتنی کۆنگرەی بەڵێ کاک ڕەحمان سەرنەکەوتنی کۆنگرەی نەتەوەی کورد لە پاردا پێمان دەڵێت کە ئەم هێزە هاوبەشەش بوونی نابێت لە داهاتوودا؟ دەزانین چ مەسەلەکە ئەوەیە کە لە ئێستادا ئەو کۆنگرەیە بۆچی نەگیراوە بەڵام ئەوەی کە لە ئێستادا هەموو لایەنەکانی هەر چوار پارچەی کوردستان هەروەکو جنابیش لە سەرەتاوە باست کرد بە شێوەی کردەی بەشێک لە پارچەی کوردستان هاتوۆتە مەیدانەکەەوە و بەشەکانی دیکەی کوردستان یەک دەوان خۆرهەڵاتی کوردستان هەر بە لایەنەکانی دموکرات کۆمەڵەکان ئامادەگی خۆیان بە شێوەی کردەی دەربڕیوە کە
بێنە مەیدانەوە دژ بە داعش و ئەو هێزانەی کە پەلاماری کوردستان دەدەن. ئەنجام نەدانی کۆنگرەی نەتەوەیی بێگومان هەمیشە کورد بە دەستی ناکۆکی ناوخۆیی و کێشەی ناوخۆیەوە ناڵاندوێتی و ئەمەش لە ئێستادا ئەگەر نەکراوە ئەگەڕێتەوە بۆ ناکۆکیانە بەڵام هەروەکو هەموو لایەکیش دەزانن لە حاڵەتی گرنگدا وەکەوەی کە لە شەنگا ڕوویدا هەموو لایەنەکان بەبێ لە بەرچاوگرتنی بۆچوونی جیاواز بەبێ لە بەرچاوکردنی ئایدیای جیاواز ئامادەگی و بڵێن هاوکاریەکانی خۆیان. کاک ڕەحمان ئەگەر ئەمە هاتە ئاراوە کە هێزێکی هاوبەشی کوردی هەبوو تا چەند پێت وایە حکوومەتی عراقی وڵاتانی دراوسێ کۆمەڵگەی نێودوڵەتی ئەمە قبول دەکات؟ جارە پێش هەموو شتێک نابێ ئێمە چاوەڕوانی ئەوە بکەین کە وڵاتانی دراوسێ و بەواتایەکی دیکە وڵاتانی داگیرکەری کوردستان ڕێگا بدەن یا پێیان باش بێ یا پێیان خۆش بێ کە ئەو هێزانە بۆ مەبەستێکی دیاریکراوە ئەوش بەرگریکردن لە خاکی کوردستان یا بەرگریکردن لە بەشێک لە خاکی کوردستان چرای سەوز نیشان بدەن یا ڕێخۆشکرد بن. ئەیچی لەبارەی حکوومەتی عراقەوە نویست و ناشیان هەوێ ئەیچی لەبارەی حکوومەتی عراقەوە کە ڕەنگە بە پێشەوانی دەستوری بزانێت ئەمە بێگومان هەر خودی ڕەنگە بە دەستێوەردانیشی بزانێت بێگومان تەنانەت وڵاتی ئێرانیش تەنانەت تورکیاش ئەوەش بە دەستێوەردانی بە دەستێوەردان و جۆرێک ئەتوانین بڵێن مداخلەکردنی بەدەر لە یاسای ناوخۆی ئەو وڵاتە لە قەڵەمی دەدا بەڵام ئەمە بەدەرلەوە ئەمە بەجیاواز لەوەی کە ئەو وڵاتانە خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان بۆ پاراستنی بەرژەوەندیە باڵانەتەوەیەکانی خۆیان دەستێوەردان لە زۆر وڵاتەکەن هەروەکو نمونە ئێران. بەڵێ کاک ڕەحمان با قسە لەبارەی حکوومەتی عراقیەوە بکەین کە ڕەنگە ئەم بیانووی بەهێزی هەبێت بۆ ئەم پرسە. دروستە ئەوەی کە ئەو بۆ شێوەیە ئەیەوێت تەعاملکار ڕەنگە وابێت بەڵام ئەوەی کە بەلای کوردەوە گرنگ نییە ئەوەی کە لەم خۆناغەدا کورد بایەخی پێداوە بەدەل لە ئەوەی کە دەوڵەتی عێراقچی ئەڵێ و چ ڕەخنێکی هەیە کێشەکانی دەوڵەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان هەر بۆ نابەسرێتەوە کە کوردەکانی پارچەکانی کوردستان بەدەم براو کوشەکانی بێن لە باشووری کوردستان کێشەکان زۆر لەوە گەورەترە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام ئەگەر ناڕزایەتێکی لەو چەشنێش دەربڕن بەنسبەت هەوڵدانی پارچەکانی دیکەی کوردستان یا یارمەتیدانی پارچەکانی دیکەی کوردستان بۆ باشووری کوردستان شتێکی چاوەڕوان نەکراو نییە لەوان و ناژبێ ئەو چاوەڕوانی لەوان بکەین کە ئەوان پێیان باش بێ بە پێچەوانە هەموو ئەو دەوڵەتانی کە زاڵم بەسەر کوردستاندا پێیان ناخۆشەوە ڕێگریش دەکەن لە دروستبوونی هاونەتەوەیە کە ئێستاکە کەواتە کاک ڕەحمان پێت وایە دەبێت کورد چی بکە کە ڕوبەڕووی جۆرێک لەم ناڕزایەتیە دەبێتەوە؟ لە پێش هەموو شتێکدا کە دۆخەکەش ئەوە دەخوازێ بوونی گوتارێکی نەتەوەییە کە بەخۆشیەوە ساڵی ڕابردوو ئەو هەنگاوە نرا بەداخەوە بەهۆی هێندێک ناکۆکیەوە سەری نەگرت بەڵام لە ئێستادا من پێم وایە ئەمە دەرفەتێکی زۆر باشە ئەمە عادێکی زۆر باشە بۆ ئەوەی کە هەموو بەشەکانی کوردستان هەموو لایەنەکانی کوردستان بتوانن لەژێر چەتری یەک گوتار و یەک ئامانج و یەک استراتیژیدا هێزەکانی خۆیان بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان وەگەڕ بخەن. زۆر سپاس بۆ ڕۆژناوەنووس ڕەحمان ئەمیری. وەرەزان بەردەوامی لەگەڵتان لە فەیسبووکەوە سەبارەت بە تەوەرەکە ڕۆستەم شوانی نووسویەتی بەڕای من بەشداریکردنی گشت لایەنە سیاسەکان لەم شەڕەدا وێنەیەکی جوان پیشانی وڵاتە دۆستەکانمان دەدات وە کۆمەڵگەی کوردی خۆشمان بە ئومێدەوە لەم بارودۆخە دەڕوانن و جێگەی دڵخۆشی هەر چوار پارچەی کوردستانە ئەم یەکگرتنە دەبێتە مایی ئەوەی کە حکوومەتی ناوەند زیاتر لە گرنگی و ڕۆڵی کورد و پێشمەرگە بڕوانێت. ڕعد لە ئەڵمانیاوە لەگەڵماندایە ئەم کاتت باش. ڕۆژ باش. زۆر سپاس دەکەین کاک ڕعد فەرموو. برا من لە ئەڵمانیا مات وەک گەنجێکی خەڵکە شاریە ئاکنجی ئەڵمانیا ما دیڤیدارین شەڕاگەهاندنێ بلا تشتی ڕاستەوەکۆ بێژن بۆ خەڵکێکی ئەنا عادێ بۆ خەڵکێکی چێکەن هەر ڕاگەهاندنەکە ها بدە دەعایەتەکەی بۆ خۆچێکت پێستوج و پێسەبەب و نەیەوەستایە ئەو خەڵکە هەزارەتا خەڵک دەچیای دەدەم برنج پرسا هێنادا هەموو دەبێژن ئەوە پێشمەرگاچ و ئەوە یەپەکەچ ئەوە پەکەکەچ و بەلا کامیرەک ئیداعەک ڕاستەوخۆ لەگەڵ وان ئێزیدیابێت
ئەرێ هەکە ڕاستە هەموو داهاوەڕەوان دەچن یەک کەس بلە ڕاستەوخۆ دەربێخت بەڵێ بەڵام بە هەزارەها گەنج ژن ئافرەت لەبەر بچووکبووندا دەمرن ئەوەی ئەگەر چییە ئەوەی نەتەوەی ئێزیتیە ئەگەر یەک نەتەوەی دیتر بە لەلایەک لە کوردستانێک لە عێراقێک بژیت دەوڵەت ناتوانێت یارمەتی بدەێت ئەگەر چی بوو پێشمەرگە لە سپاس بۆ کاکڕعات عەبدولخالق لە بازیانەوە ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم کاک عەبدولخالق بەڵام بێ زەحمەت سەبارەت بە و کەسی لە کەرکووکەوە تەلەفۆنی کرد بەڵێ هەموو کەس ئەزانێت کە پێش هاتنی ئیسلام کوردستان و ناوچەکانی تریش لەژێر دەستی دوو ئیمپراتۆرە بووە ئیمپراتۆری ڕۆم و ئیمپراتۆری فارس کوردیش بە خۆشی خۆی مسلمان بووە تر ئەوە هەموو کەسی زانێ ئەویش با لەسەر قسەکە وا بزانێ هەموو خەتاکە ئیسلام با قسە بە و با دوور نەکەوێنەوە لە تەوەرەکە کاک عەبدولخالق سەبارەت بە تەوەرەکە دروستبوونی هێزی هاوبەشی کورد لە کەناڵێکەوە قسە بە ئیسلام بڵێ کاک عەبدولخالق ئێمەش ڕێگە نادەین قسە بۆترێ بە هیچ هەر ئاینێک بەڵێ کاک عەبدولخالق سەبارەت بە تەوەرەکە دروستبوونی هێزی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش ڕێگەمان نەدا کاک عەبدولخالق ڕێگەمان نەدا سپاس دەکەین ئێمە نەک هەر ئەو بەڕێزە هەر کەسێک ڕێگە نادەین سوکایەتی و تەشیر بە هەر لایەنێک هەر کەسێک هەر ئاینێک بکرێت لەم پرۆگرامەدا فەرهاد لە زاخۆوە ئەم کاتت باش کاک فەرهاد الو مرحبا مرحبا کاک فەرهاد فەرموو الو ئەم کاتت باش کاک فەرهاد من گوێم لێتە فەرموو برادر خوشی برنامه‌کەم زۆر سپاس دەکەین برا دەربارەی تەوەری و تەوەرەکی جێ خوددانە برا بەس من نەڕەخ ناکە بۆ قەناتەی نۆرتیایە فەرموو کاک فەرهاد برا وقتی پێشمەرگە شهید بتنیان نوێستم قوربانی بن دێستم پێشمەرگە کەبروکە شهید بوو ئەف کەریمە و قوربانی گەلەکە کرێتە بەڵێ سەبارەت بە تەوەرەکە گەر قسەیەکت هەبێت کاک فەرهاد برا دەربارەی هر چهار هیزن کردستان راستی بشول اگر لباس نه به تکاردگین است برجاندی کردستان را باشیم نکرد. سپاس بۆ کاک فەرهاد لە زاخۆوە بەڕێزان بەپێی بەڵگەنامە مێژوویەکان یەکەم جار لە کۆتاییەکانی سەدەی 19دا و لە سەردەمی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا نەهریدا بوو کە بەشێکی بەرچاوی هۆزە کوردیەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی سەربازیەوە پشتگیری شۆڕشەکەی شێخ عوبەیدوڵڵایان کردووە بەم هۆیشەوە شێخ عوبەیدوڵڵا توانی ناوچەیەکی بە فراوان کۆنتترۆل بکات جارێکی تر لە سەردەمی شێخ مەحمووددا کە سمکۆی شکاک بە هێزێکی چەند هەزار کەسیەوە لە ناوچەی ورمەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆ پشگیری شێخ مەحموود هاتنە ناوچەی سلێمانی لە سەردەمی کۆماری کوردستاندا لە مەهابادیش کوردانی باشووری کوردستان و 2000 بارزانی بە سەرۆکایەتی مستەفا بارزانی مەلا مستەفای بارزانی بۆ پشتگیریکردنی کۆمار چوونە خۆرهەڵاتی کوردستان دواتریش لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا لە باشووری کوردستان بە سەدان گەنجی ڕۆژئاوا و باکوور و خۆرهەڵاتی کوردستان و یاخود ڕۆژهەڵاتی کوردستان وەک پێشمەرگە بەشداریان لەو شۆڕشەدا کردووە لە دوای شۆڕشی 1970 ئێران و هێرشی کۆماری ئیسلامی بۆ سەر خۆرهەڵاتی کوردستان ئەو کات یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگەکانی خۆی ناردە یارمەتی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. عەبدولستار لە سلێمانیەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک عەبدولستار. هەموو کاتێکە باش دەستخۆشی بەنامەکە لێ یەکەم دەستخۆشی و ماندوونەبوونی و پێشمەرگا پێشمەرگانەی لەبەرەی شەڕەکان ناکەم بەڵام تێبینیەکمە بوو لەسەر و برادەرەی کەرکۆ کاک ڕەحیم بوو کێ بوو کاک عەبدولستار وڵام درایەوە ئێمە ڕێگەمان نەداوە قسەمان لەسەر کرد تەوەرەکەتە ناسم بەس باوەڕکە ئەو تەنها ئیسلامە ئازادی خەڵکەدا باشە مافی تاک دیارەکە باشە کاک عەبدولستار ئێمە ئاماژەمان بۆ دەکە هەموو گروپە ئیسلامیەکان هەموو حەزبە ئیسلامیەکان هەموویان دەڵێن ئەمە بە ناوی ئیسلامەوە دەکرێت و هەمووی وا باز دەکرێت کاک عەبدولستار سەبارەت بە تەوەرەکە بەڵێ من پێم وت ئەوم پێوت بەڵێ باشە کاک عەبدولستار لەسەر تەوەرەکە سەبارەت بە دروستبوونی هێزێکی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان چ قسەیەکت هەیە؟ زۆر جوان و زۆر دەستیان خۆش بێ و چاکەکەن بەڕاستی ئەوە نمونەی یەکگرتنی کووردە پێت وایە ئەمە قبولکراو دەبێت کاک عەبدولستار؟
ئەمە قوبولکراو دەبێت لایەن حکوومەتی عێراق وڵاتانی دراوسێ الله ئومێد دەکەم قوبولکراو بێ و هەماهەنگ بن ئینشاءالله ناوماڵی کوردی یەک بخرێتەوە ئەوە نیشانەی بەڕاستی نیشانەی دینداری تەواوەتیەوە. سپاس بۆ پەیوەندەکەت حەمید لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک حەمید. ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. سپاس دەکەین فەرموو کاک حەمید. دەستخۆشی بۆ تەوەری بەرنامەکەت بەڵام کاک شوان نازانم ئەوە ماوەیەکە ژمارەکانتان ژمارەی تەلەفۆنەکانتان سنتەکانیش دەخوا و کەسی هیچ وەرناگرێ نازانم بۆ کارتێکە سەرێکی بکەن. دیارە ئەو مەسەلەی سەبارەت بە تەوەری بەرنامەکەتان بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ماڵێکدا دەژین ئەگەر بنویسەکە بڕۆخێ بەسەر سەری هەموواندا دەڕۆخێ دا ئەوە بە حیزب و حکوومەت و پەرلەمان و هەموو پێکاتەکانی بە کورد و تورکمان و عەرەب و عاشوری و ئەرمەنی و یەزیدی و مسیحی و تا دەگاتە ئیترەکان و هیترەکان بەڕاستی ئەوڕۆ لەسەر هەمووان پێویستە داکۆچی بکەن لە هەرێمی کوردستان ئەو مەسەلەی بابە ئەوە سەری باریکە بنیە سوورە ئێمە نابێ وا بە سادەی ئەوە شەڕی دەوڵەتان بە وەکالەت بەڕێوە دەچێت ئەما ئەم عەقیدەی تایفی مەسەلی بەڕاستی ئەوە وەکو نەخۆشی بۆ گازراوەکان وایە خەریکە لە ناوچەکەدا تەشەنە دەکات هەموو وڵاتان هاتۆتە ناو عێراقەوە ئەما درمەندی گەورەی عەرەب دەڵێ سەبارەت بە عەقیدەتی دووفاکیانەی تایفی مەسەلی دەڵێ ئەوە دەبێت ساڵایەکی دوور و درێژ خەبات بکات بە دژی خۆی تا هەموو بنە ماو بنچینە ستراکتەرەکانی خۆی هەڵدەوەشێنێت. بەڵێ سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە. لە فەیسبوکەوە محەممەد مستەفا لە چوار قڕنەوە نووسویەتی بەشداریکردنی کوردان لە شەڕدا بە هەمانگی یەکتری شتێکی تا بڵێ باشە دیارە کورد هاو هەڵوێستە بەڵام تا بکرێت بە وریاییەوە بێت و وڵاتانی ئیقلیمی نەوروژێنین چونکە هەزمکردنی ئەم هەڵوێستەی کوردان بە دوژمنانی کورد تا بڵێ قورسە. نووسێتی سڵاو لە یەکریزی کوردان حەسەنگەردی یاخود حەسەن کوردی نووسێتی بەڕاستی ئەمڕۆ پێویستمان بە یەکریزی زیاترمان هەیە بۆ ئەم دۆخەی ئێستا داوا لە گەشت کەناڵە کوردیەکان دەکەین پاڵپشتێکی سەرەکی بن بۆ پێشمەرگە هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا. نەزیر لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش. زۆر سپاس دەکەین فەرموو کاک نەزیر. بنسبت تەوەرەکەتەوە ئەو تەوەرەی باشە ئەو قسەیە یەکگرتنەوە هێزەکان یەکتری بگرنەوە شتێکی باشە بەس بەنسبەت خەڵکی هەولێر و خەڵکی کوردستان بە تایبەتی کوردستانی خۆمان لۆ وەزارەتی پێشمەرگە لۆ ئەوە ئەعلان ناکاتن کە ئەمەش هەموو خۆ بەخش بین و ئەمەش هەموو بچینە جەنگەوە سەدەهات گەنج لە کوردستانەوە ئینتیزاری ئەو ڕۆژەی دەکاتن و یعنی ئەمەش هەموو دەمانەوێت ئامادە بین لەگەڵ برا پێشمەرگانەمان. بەڵێ ئەگەر قسەیەکت ما بێ کاک نەزیر. ئەمن بەنسبەت تەوەرەکەتان یعنی یەکگرتنەوە ئەمە پێمان باشە و هەموو هێزەکان یەکتری بگرنەوە کەس ناتانیتن دەست بێنتە ناو هەرێمی کوردستانەوە و بارچار پارتەوە پشتگیری یەکتری بکەنم پێم باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت مام قادر لە هەولێرەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش مام قادر. ئەو کاتت باشتر برای بەڕێزم وەڵای ئەمە ڕخنەکەم لێتانەیە ڕخنەکەشم ئەوەیە ئەگە قبولکەن لێم فەرموو بەڵێ قبولی دەکەن دەگە سەرکردەکانی هێزەکانی چەکداری پێشمەرگەی کوردستان قسە دەکەن نوعی سلاح تارچیە حتا تانسۆنا ئەوە تانسۆنا کاکە دوژمن ئیستیفادە لەوە دەکات. مام قادر ئەم وردەکاریە سەربازیانە لە نارتیەوە باس نەکراوە و ئەو پرسیارانەش نەکراوە ئێستا. ئەو ڕۆکەتراوەستا لیقاتان دەگەر نەزاتی حەلیفات پێکرد ئەو شتانەتان هەموو لێ دەپرس. بە وردەکاری تەکتیکیە سەربازیانی کە هەن ئاشکرا کرابێ لە نارتی وانە بووە کاک قادر. ئاشکرا دەکرا ئیستیفاد دوژمن ئیستیفادەی لێ دەکا و ئەمن بەڕاستی دڵم زۆر خۆشە ئەوڕۆ لە هەر شارپاچەی کوردستان خەڵک دێتن و تەتەوەح دەکا ئەوە جێگە ڕێی سەرکەوتنە پێ بنێتە خاکمان دوژمنی کافردار و بەردی لێ دەکەین بە ئاگر. سپاسان دەکەم. سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە کەلارەوە ئەم کاتت باش کاک عەلی. کاگەشوان دەست خۆش بۆ تەوەرەی شەڕم ژاردووە سپاس دەکەم. دیارە لەسەر تەوەرەکە کورد هەمیشە هاودەنگ بێت و هاوپەیمان بێت براوەتر دەبێت ئێمە هەر هەم کاک عەلی گیان بەڵێ فەرموو بەڵێ
ئێمە بینیمان دەیان جاریش کە هەمان زەفەردریاوەتۆ لە کورد لەلایەن جێشی عێراقیوە چی وەکو گوندەکانی حەمە چەندین هەزار پێشمەرگە سەر بڕیا و چین بوریا بەناوی دینی ئیسلامەوە کە کردیانە ئەمانەی هاتوون بە مەسەلەی داعش هاتوون کە شەڕ دەکەن لە ناو خاکەکانی کوردستانە و لە سنوورەکانی کوردستانە کە شەڕ دەکەن لە پێناوی ئەوە کە خاکەکانمان داگیرکەن. داواکارم هەموو لایەک کە یەکدەنگ بوو یەکگر بێت بتوانین کە زەفەریان بێبێرین و بیان بڕخێنین. سپاستانەکەم. سپاس بۆ بەشداریکردنت. بارزان لە کەڵەکچیەوە لەگەڵمەدەیە. سلااو لێبێ کاک بارزان. سلااو لە تۆش برای بەڕێز. زۆر سپاس فەرموو. برای بەڕێزم سەبارەت بە تەوەرەکە من دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. بەڕاستی من ڕێز و احترامم بۆ کەناڵەکانی ڕێگەیاندن هەیە بە تایبەت بەڕاستی یعنی وەلا ئێمە هاتووە یعنی زۆر ڕەشبین بین نەک گەشبین بین یعنی کەناڵی ڕاگەیاندن ڕێز و احترام بۆ کەناڵەکان ناز بێنم يعني معلوماتي خطي عسكري حموي لسر تلفزيونەکان ئاشکرا ئەکا من نازانم ئەمە ئایا داعش استفاده لێ دەکا یان نا بەڵێ 100% استفاده لێ دەکا ئەمە یەکەم لە لای دووەمداش یعنی تۆ بزانە تۆ دڵنیا بە من وەکو هاوڵاتی قسە لەگەر دەکەم 100% داعش معلوماتی بەداخل لەسەر پێشوەرگەکانی ئێمە هەیە یعنی تۆ بڕۆ تەماشا بکە ئاوارەی عەرەبەکان من ڕێز و احترامم بۆ هەموو مرۆڤێک هەموو ئینسانێک ڕۆژی لەبەر بێت تۆ ناچێت عەرەبەکان بەرەڵای ئەم سێپارێزگای کردو بە دقیق معلومات بە داعشەکان بدەن تۆ دڵنیای ئەمانە داعشن ئەماوارانەی هاتوونە تۆ 100% من دەزانم ئەمانە داعشن بۆ سەبارەت هەر چوار پارچەی کوردستان یەکی بگرنەوە کاکە ئێمە دەبێت بانگ هەڵبدەین بڵێن ئەمە یە بەڵێ سپاس بۆ کاک بارزان. فواد لە ڕزگاریەوە ئەم کاتت باش کاک فواد. کاک شوان باشی. سپاس فەرموو کاک فواد. کاک شوان بەنسبەت تەوەرەکەت یعنی یەکگرتنەوەی هەردوو برێن سوپای ناوچەی کەسک و ناوچەی زەرد. ئەمە بە گشتی تر قسە دەکەین کاک فواد سەبارەت بە هێزی هاوبەشی هەر چوار پاشەکەی کوردستان کە ئەمڕۆ عەبدوڵڵا ئۆجەلانیش ئەم داواکاری هەبوو و ئێستا یەبەگە و پەکەکە بەشدارن لەم جەنگەدا لەم شەڕەدا. تاشم پێت وایە ئەمە ئەگەرێکی چاڕوانکراوە قبوڵکراو دەبێت فەرموو. بەڵێ لە مێژە گوتیانە ئەگەر برا لە پشترا بێن بەگەر قەزار دای خودای بە کاک شوان بەڕاستی ئەمە چاوەڕی دەوی کۆمەلگای نێودەوڵەتی بکەین کۆمەلگای نێودەوڵەتی بەنسبەتی کورد هیچ استفادەی نیە دەتوانین بڵێین یعنی کورد ئەبێ گوێ نەداتە هیچ یاسایەک و هیچ حکوومەتێک دەبێت ئەمە بکات بۆ بەرگریکردن لە خۆی کاک شوان بەرگری ئەگەر بخەین بەرگری بە خۆمان لە خۆمان بکەین ئەگەر نا بەتەمای کۆمەلگای نێودەوڵەتی ئێمە بەڕاستی هیچ استفادەیەک ناکەین ئەوە لەلایەک وەرچی کوردمان چوار پارچەکەی کوردستانێک بگرێتەوە ئەوەش دەتوانین بڵێن بەعاڵە دەبە ئەوەی سووریا ئەڵام بە وەزعی خۆی خەریکە و لەلایەکترەوە دەبینین لەو لایە پاکەکەیە و بە تورکیا دەبینێت ئێستا لە عێراق هەروە هەر کەسە بە ئەوەی خۆی خەریکە کاک شوان دەتوانین بڵێن کۆمەلگای نێودەوڵەتیش باوەڕ بکە استفادەی لێ ناکەین. بەڵێ سپاس بۆ کاک فواد لە ڕزگاریەوە. ئالانی ئەلەند لە بریتانیاوە لە فەیسبوکەوە نووسویەتی زۆر بەداخەوە تا دەوڵەتی ئێران دەست بداتە ئەم بارودۆخە نە کورد یەکدەنگ دەبێت و نە کورد سوودمەند دەبێت ئەوەی جێی داخە تەنها خەڵک دەبنە قوربانی ئەوە تا مالکی و قاسم سلێمان و دارودەستەکەیان وە خۆی نووسویەتی لە کوردستان هەر زیندوون بە هەموو لایەک ئەوەی بیر نەچێت ئۆجەلان لە زینداندا زۆر کاریگەری زیاترە لەم سەرکردانی ئێستا کە هیچ کات ناتوانن دۆست و دوژمنیان لە یەک جیا بکەنەوە. هەنگاو کەرکووکی نووسویەتی من پێم باشە هەموو لایەنەکان یەک بگرن بەبێ جیاوازی بۆ لە ناوبردننی تیرۆریستانی داعش. جەلیل قەرەداخی نووسویەتی سڵاو لە یەبەگە و پەکەکە یەکێتی و پارتی بۆ خۆی نووسێتی پێیان تەنازول بوو ئەوان بێن بەس هەر ئەوان بوون وەرەی هەموو کوردیان بەرز کردووە. بەڕێزان وشانێک و بەردەوامین لە وەرگرتنی بۆچوونەکانتان. دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان. ئایا کورد بە یەک هێزی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان لە شەڕی دژ بە داعش بجەنگێت؟ کاوە لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاکاوە. ڕێزانم کاتان باش. بەڕاستی ئێمە مێژوویەکی ڕابردوو ئەومان بیر دەخاتەوە. جەنابی مستەفا بارزانی وەکو چۆن چوو لە کۆماری مەهاباد بەرگری لەو کۆمارە کرد بۆیە ئێستا بەڕاستی هاوکاریکردن و کورد و بەڕاستی کوردی پێش بەخۆی ببەسێ ئەوان بیدێنێتەوە و لەگەڵەوەشا من پێم باشە و پێشنیارشمەوەی هەموو ئەو هێزان لەژێر چەتری وەزارەتی پێشمەرگە بۆ تەوجیهێکی منەظەم یەک بەم شێوەیە کە ئێستا بینین
شتەکانش بوو واقع و لێڵە بۆ چاوێکی وتونیە بەڵام من پێشنیارەکەم ئەوەیە کە هەر هەموو لێژە چتری وەزارەتی پێشمەرگەوە کوردیش ئستاد بوو لە شنگارش کە تەنها دۆستێکی هەمانە چیاکانمانە وە پێ بێدا پێشمەرگەوە بەڕاستیش سپاسی هورەی پێشمەرگەکانەکەین دەستیان ماچەکەین و دەستیان دەگوشین و دادۆتڵۆپی هەناسەشمان لە پشتی پێشمەرگا بین و ئەمەش بە حقیقەتە گەلی کورد بزانێ خوای گەورە یەکجار ڕوحەدا و یەکجارش ئینسانیە سەنێ و گەورەترین و بەرزترین شەوەی ئینسان لە پێناو خاک و نیشتیمان و ناموسەکەی شەهید بێ و سەربەرزی بۆ شەهیدانمان سەربەرزی بۆ پێشمەرگانمان و بەڵێ هەموو کورد یەک بگرین و بەرگری بکەین لە خاکی کوردستان و اعتیماد تەنها لەسەر خۆمان و خوای خۆمان بکەین و ئینشەڵڵا مژدەی گەورە بەڕێوەیە وم بەڵێ نەدەم و باوەڕمان بەسەر کردایەتی جەنابی سەرۆکشێ و بە هورەی پێشمەرگەکان بەبێ جیاوازی دەستی هەموو پێشمەرگەکان و سپاس بۆ کاکاوە لە کەرکووکەوە ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد سلام علیکم زۆر سپاس دەکەین عەلەیکوم ئەسەلام فەرموو کاک ئەحمەد چۆن ئەگەر یەکەم بدەیت و کەلیمە بەنسبەت ئەو فەقیرانە و کەلە و معاملەی سەکەن ئیشی پانبی ئیشیان زۆر سەختەکە دوو کەلیمەی زۆر بدەیت بەڵێ فەرموو هیوادارم لە حکوومەتی ئێمە فکرێک بۆ فەقیران بگەوەسی 500 ساڵە ئیش دەکەن لە ئێران ئەو کارخانەی پەنبە پێ ئەلێ سەختکار جێماوەر ئەگەر کابرا عمری 15 سال 20 سال هیچ بکە تەقاوەدا ئینە 35 سال ئیش دەکەن هیوادارم حکوومەت کارێکیان بۆ بکە تەقاوە دیارکەن بەڵێ کاک ئەحمەد ئەی سەبارەت بە تەوەرەکە فەرموو بەنسبەت تەوەرەکەس کاکە شۆن من پێم باشە کە کورد هاوکاریەک بکەن زۆر باشە بەڵام زنی چەکدار من مخالفم هیوادارم مەسئولانی ئێمە بەرپرسانی مە بە هیچ شێوە ڕێگا بە فەکەکە نەدەن دەست بەرداری بکەن بێ ناو خاکی عراق و داوا لە مامۆستایانی ئاهەیەکەم هەتا ئەو فەکەکە یەکەکە نازان ناویان چییە هەتا ئەم زنانە لەم پیاوانە جدا نەکەن هەموو پەیوەندێک لەگەڵ ئەمانە حرام بکەن چونکە ئەوە لە ئاەتی بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە هەولێرەوە لە فەیسبووکەوە تانیا کفرین و سوێتی لە ئێستا لە کوردستان پێویستی بە یەک هەڵوێستی هەیە بەڵام بەداخەوە کوا تاوەکو یەک هەڵوێستی نێوان کوردان نییە بەداخەوە دووهەم حەق وایە بۆ سەلامەتی گیانی پێشمەرگە بڕیارێک دەربکرێت بە هیچ جۆرێک کەناڵەکانی ڕاگەیاندن ڕووماڵی ئەو شەڕە نەکەن چونکە ڕاگەیاندنی کوردی هەیە بە هەموو شێوەیەک هەڕەشەیە بۆ سەلامەتی گیانی پێشمەرگە باشتر وایە ڕێگری بکرێت لە ڕووماڵکردنی ئازاد کۆری تکای کردووە کە بۆچوونەکەی بخوێنینەوە نسوویەتی تاکەی ئەم هەواڵە ناڕێکانە بڵاو دەکەنەوە لە کەناڵەکان هەواڵی دەقیق نادەن بە گوێی بینەران ئاماژەی بە ئاماری قوربانیان داوە کە دەڵێت ناڕوونی و نادروستی تێدایە و دەڵێت تکایە هەواڵی ڕاست بدەن بە خەڵک مەبەستم کەناڵی ئێوە نییە هەموو کەناڵەکانم مەبەستە ئەحمەد لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد زۆر سپاس دەکەین بێزان والله عزم لێ کەمن وەک هاوڵاتیەتی شاری هەولێر عزم لێکەوە ڕێی پێشمەرگان پارتیەکێتی نەمینێ ئێستا کە کۆبێکە برێ پارتیەکێتی نەخێر پارتیەکێتیە مەبەستە چییە لەوەی نەمێنێ کاک ئەحمەد مەبەستت ئەوەیە یەک هێز هەبێ هێزێکی نیشتیمانی نەک هێزی حزبی باشە کاک ئەحمەد ئەی چی لەبارەی هێزەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستان هێزەکانی پارچەکانی تری کوردستان هێز پارتیەکێتی نەکە پارتی لە بینی گەریلاکان کارەکەیەکێتیە هەموو یەکێ چونکە مەسەلەی دەدێ برا لە پشت برابێ مەگەر خەزار لە خوددا بێگەر ئەوانش بەجێ مەسەلەیەک بڕۆن زۆر زۆر باشە بە ئاسانی ناسەدا بەڕێوەکان دەهێنە سەر هەرێمی کوردستان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئاشتی لە دهۆکەوە ئەم کاتت باش براودامێتە باش هەموو کاتێکت فەرموو کاک ئاشتی براوەستی دەوەکی گەلتەمە خۆشحاڵین تەوەرەکی گەلێکی جوانە ڕێکۆپێکی حەقیقەت تەوەرەکی جوانترین تەوەرە گەلێک سپاس برات بۆ نسبەت ئەفێ گرتنامە بۆ هەر چوار پارچەت کوردستانی ڕاستی ئەبرو کە گرنگیەکە زۆریە هەی شوێ گرنگی ئەوە و ئەم پێش بە دەستت خوب بکەنە گەلێک و ئەم دژی ویچیر و ڕێب ڕاستین چونکە ئەوە نە مەسەلە هاتێک و دژی مەسەلەن فڵای آن ازدی آن فلان کسی آن بلبهوان کسی بلکو اودیش انسانیتیه و حتی چه اول قبیل نکن بیتشتی و تبیا کاراسی ابر که واجب است در هر تاک کسی
هر جایی کرد کلی جید کو آخا کردستانی بید آن در بای کردستانی بید هر جیاتا که بید حقیقت بیا بید ام وی پیشمرگیش بیر نکن ام پیشگیری وی پیشمرگیش کن و ام برهنگاری وی نخوشی بکن راستی هەندی بۆ پێشمەرگەی بەڵێ سپاس بۆ کاک ئاشتی لە دووەکەوە سامان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک سامان ئەم کاتت باش کاک سامان گوێ لێمانە بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشراوە بەرەزان دیارە سەبارەت بەو بەڵگە مێژووی و ئەو ڕوودا و مێژویانی کە ئاماژەمان پێدان پێشتر ئەگە دووبارە باسییان کەینەوە دیارە لە کۆتاییەکانی سەدەی 19دا و لە سەردەمی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵا نەهریدا بوو کە بەشێکی بەرچاوی هۆزە کوردیەکانی باکوور و باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕووی سەربازیەوە پشتگیری شۆڕشەکەی ناوبراویان کرد و جارێکی تر لە سەردەمی شێخ مەحموودی حەفیددا بوو کە سمکۆی شکاک بەهێزێکی چەند هەزار کەسیەوە لە ناوچەی ورمەی خۆرهەڵاتی کوردستانەوە بۆ پشتگیری شێخ مەحموود هاتنە ناوچەی سلێمانی لە سەردەمی کۆماری کوردستاندا لە مەهابادیش کوردانی باشووری کوردستان و 2000 بارزانی بە سەرۆکاتی مەلا مستەفای بارزانی بۆ پشتگیریکردنی کۆمار چوونە خۆرهەڵاتی کوردستان دواتر لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا لە باشووری کوردستان بە سەدان گەنجی ڕۆژئاوا و باکوور و خۆرهەڵاتی کوردستان وەک پێشمەرگە بەشداریان لەو شۆڕشەدا کرد و لە دوای شۆڕشی 1979 ئێران و هێرشی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر خۆرهەڵاتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پێشمەرگەکانی خۆی ناردە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یارمەتیدانی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران. هێما لە هەولێرەوە ئەم کاتت باش. ئەلۆ ئەو کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەین فەرموو کاک هێما. ئێمە وەک بزرگتنەوەی ئاستی بۆ دیموکراسی ڕۆژهەڵاتی کوردستان پێمان وایە دوێنێ کەشەربەیاننامەیەکمان بە شێوەیەکی ڕەسمی و فەرمی بڵاو کردەوە پێشنیارمان کردووە کە هێزێکی هاوبەشی پێشمەرگە لە نێوان یەکینەکانی پاراستنی گەل و هێزی پێشمەرگەی باشووری کوردستان بۆ ڕاماڵێنی بەدخێگیراوان و چەکدارانی داعش بێتە ئاراوە بۆ پێویستە کورد لەو قۆناغە زەمانیەدا لەو قۆناغە هەفتیارەدا کە ئەو کارەسەر ناخۆشانە هاتووەتە ئاراوە بە ڕۆحێکی یەکڕێزی و برایەتی دەست لە ناودەستیەک خۆز بە دەستی خاچی کوردستان لە دەزە و کەسانە ڕۆژگار بکات جارێمە پێتریش تەزارێککە هاوەرمان هات کە برایانی یەقەگەر لە ڕۆژاوای کوردستان ماوەی و نزیکەی 2 ساڵە لەگەڵ داعش لە شەڵدان زۆرمان داوا کرد کە بەهانای ئەوانیشەوە بچن بەڵام بەداخەوە لە هیچ لایەنێکەوە هیچ جوابێک نەبوو بەڵام بەو حاڵە ئێمە یەکەم لایانی ڕۆژهەڵاتی کوردستان بووین کە پشتگیری خۆمان لە برایانی یەقەگە و لە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند و ئێستاش سپاس بۆ پەیوەندەکەت کاک هێما. سیروان لە دوکانەوە ئەم کاتت باش کاک سیروان. زۆر سپاس فەرموو کاک سیروان. بەتەوەرە کەس نییە کاکشوان پێی خۆش لێ هەموو کوریە بە کورتی تکایە بە کورتی کاک سیروان. بەڵێ هێندێک کورتێ ئەنی ناتوانانی بتوانانی لەگەڵ ئەوانەیە بیری هەموو عالەم کەس لە کورد لە هەر شوێنێک لێ پرتی پێی خۆشە کورد لە هەر خوافاسەیەک بێ بەڵام بەداخل کاگەشوان من هیچ حیزب ناڵم حیزب هەیە لە شەنگار و لە مەخموود تەنانەت ناتوانێت دەنگی هەیە نەبێ لە دەنگدانی هیچ دەنگێکی وجودێکی نیە لە عسکەری نێتی بۆ پێی هاواری بۆ پەیەدە ئاکە پەیەدە هاوای کرد پەیەدا ڕقاب کە پەیەدە ناتوانێت بەڵام تەنانەت پێشمەرگەکانی پارتی و خەڵکی شەنگار و خەڵکی هەولێر نەبێ پێ ناتوانێت هێندێک خەڵک لە ڕاگەیانەکانی خۆیان هاوشوشەکەن وەڵا پەیەدە و بەڵێ کاک سیروان پێت وایە کەواتە پێت وایە دروستکردنی هێزێکی هاوبەش سەرکەوتوو نابێ؟ سپاس بۆ کاک سیروان. گوێدێم بوو کاک سیروان؟ کاک سیروان دروستکردنی هێزێکی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان سەرکەوتوو نابێ؟ ئەمە بۆ چۆنی توێ؟ پێت خۆشە بەڵام پێت وایە سەر ناکەوێت؟ سەرکەوتوو دەبێ کاکشوان بەڵێ جەنابی بەردانی ڕەحمەتیش کاتی خۆی لێرەوە پێشمەرگەکانی کۆماری مەهاباد بە یارمەتیدانی ئەو پارتەی کوردستانی کرد بەڵام ئێستا لێرە خەڵک هەیە بە مزایدە پەیەدە ئاوازی شەنگار لە پێشمەرگەی نییە کەسی دەنگین بەڵێ کاک سیروان سپاس بۆ پەیوەندەکەت. شوان لە ناحیەی شوانەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک شوان. هەموو کاتێکت باش کاکە شوان دەخۆشی ئەو بەرنامە جوانە لێ یەکەم سپاس دەکەم. وام بەرنامەیە هەڵبژاردووە من هیوادارم مەبەستم کەناڵەکەی و نەکەناڵەکان هەموو یعنی پەیامەکان جوان بخوێننەوە بەڕێک و پێچی بەڵام من ئەم چۆرکردنەی منتیقەی شەنگال
بەڕاستی وەکو ئەوەی کە مالیکی منطقەی مووسڵی چۆر کرد بە بێتەخە یعنی ئەوانی بە بێتەخە چۆریانکەن هیوادارم سەرۆکی هەرێم لێ بکۆڕێتەوە لەوە یعنی ئەو هەموو شەهیدە ئەو هەموو ژن و منداڵە یعنی ئەو هەموو خەتر عام کرا لە وێنانە ئیسلام نەبوون یعنی ئیسلام نەبقەی ناکە خۆ مرۆڤ بوون یعنی خۆ مرۆڤ بوون یعنی خۆ ئەوە نەبوو برێ وەڵاهی خۆ شەڕە بە بێتەخە بەتیمە یعنی بەبێ هیچ شتێکانی چۆلیان کرد ئایا هۆی چی بوو ئەوە دەبێت سەرۆکی هەرێم لێ بکۆڕێتەوە بەرپرسانی ئەوێ کە حەز قیادەی لێ بوو چ قیادێکی لێ بوو بەڵێ سپاس بەڵێ سپاس بۆ کاک شوان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت نازم لە هەریرەوە دوا پەیوەندیمانە ئەم کاتت باش کاک نازم ئەو کاتە باشی بە قوربان سپاس فەرموو کاک نازم وەڵڵای ئەگەر بڕێک وەختم زیاتر پێ بدەیت چونکە من بەخۆ ناو شەڕەکەیدا بووم دوینە شەوێ هاتیمەوە بەڵێ فەرموو لە منتیقەی ژمار و تەنگار و ڕەبیعە یەپەکە پەکەکە یەکێتی ئیران مالیکی مامەڕەکی سەربازیان لەسەر پارتی کرد کە پارتی لەو مێوەرە شکست بخوا کاک نازم بۆ بەو شێوەیە تەفسیر دەکرێت ئێستا کاتی ئەوەی ئەم قسانە بکرێ پێت وایە کاک نازم یەک دقە شەڕ بە بەڵگەشت لە جەناب تەسەمینم ئێمە لە محوەری بابلشەلۆ بووین لە شنگال ڕەبیعە تەسمیلی یەپەگەن کرد گوتی 500 چەکداری یەپەکە دێنی ڕەبیعەی کە ئەنگۆ بڕۆنە پێشەوە لە پشتەوە بێخەم بن بەس بەداخەوە یەپەکە یەک پیشەکی نەتەقانی ڕەبیعەی تەسمیلی کاک نازم پێت وایە دروستکردنی هێزێکی هاوبەشی هەر چوار پارچەی کوردستان لە ئێستادا لە ئارادا یاخود ئەمە سەر ناکەوێت غەڵەتە هێزی لە هەر تا پارچە کوردستان هێزێکی هاوبەش زۆر خەڵەتە چونکە پێشمەرگەکانی کوردستانی باشوور تااقەتی هەموو شەڕەشیان هەیە بەس ئەوە مامەڕەت بوو کرا بەس بەماوەیەکی زۆر کورتیش ژمار و ڕەبی ئەشخرێستین و سپاس بۆ کاک نازم لە هەریرەوە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبووکەوە دیارە ڕۆستەم شوانی نووسویەتی بەڕای من بەشداریکردنی گشت لایەنە سیاسەکان لەم شەڕەدا وێنەیەکی جوان پیشانی وڵاتە دۆستەکانمان دەدات وە کۆمەڵگەی کوردی خۆشمان بە ئومێدەوە لەم بارودۆخە دەڕوانەوە جێگەی دڵخۆشی هەر چوار پارچەی کوردستانە ئەم یەکگرتنا دەبێتە مایی ئەوەی کە حکوومەتی ناوەند زیاتر لە گرنگی و ڕۆڵی کورد و پێشمەرگە بڕوانێت بەڕێزان تا سبەینێ هەمیشە لە خۆشیدا بن.